لە سەروبەندی ململانی سیاسیەکانی عێراق و ئەم قۆناغە سیاسیە ناڕوونەی دۆخی ئێستای عێراق نوێنەری لایەنە سیاسیە کوردستانیەکان لە خورمات و داواکارن هەر وەفدێکی کوردی بۆ دانووسان ڕوو دەکاتە بەغدا نوێنەری شارەکانی ناوچە دابڕاوەکانی تێدا بێت. گۆڕانکاریەکی چاوەڕانکراوە هەیە لە ناوچەکەدا هیواخوازین ئەو وەفدەی کە بەنیازە بچوو بە بەغا بە شێوازێک بڕا یەکبوونی ناو ماڵی کورد دەربخات خۆزگا ئەو وەفدەیشە کە ئەچێ بە بەغا نوێنەری ئیداری ئەمنی عسکەری ناوچە دابڕاکانیان لەگەڵا بێت لەبەر ئەوان شارەزای ئازار و مێنێتەکانی ناوچە دابڕاوەکان ئێستاکە چیسە پرۆسەی تعریبێکی شاڵاوی تعریبی توکمە ڕووی لە ناوچەکە کردەوە بۆ نمونە شاری خورمات و خۆتان چاکەزانین چی بەسە ئێمە هیواخوازین ئەو وەفدەی کە ئەچێ وەغدا ئەمانە هەموو ڕەچاو بکە نوێنەری ناوچە داوڕەکانی لەگەڵا بێت چونکە ئەوان ئەزانن ئازارەکانمان چییە و چی نییە و چی ڕوویداوە لەم دوایە لەسەر ئەرزی واقع ناوچەکانی مادەی 140 بە تایبەتی دیارە لە پێشووترە لە 2023 تاکو ئێستاکە قسەی لەسەرەکەین ئەو بارودۆخانش کە بەسەرم ناوچانە هات ئەم ناوچانە بە هەڵوەسراوی ماوەتەوە کێشەکانی بۆیە ئێمە پێمان باشە لە ئێستادا ئەو لایەنانی کە ئەڕۆنە بەغداد نوێنەری ئەم ناوچانیان لەگەڵا بێت پێشووترا دیارە ئەوفتانەی ڕۆشتۆ لەسەر ئاسی کوردستان قیادەی سیاسی هەج لایەنێکی سیاسی ڕۆشت بیان هەموو لایەنەکان ڕۆشت بێتن نوێنەری ئەم ناوچانە نەبوو ئومێ دەکەین ئەم ناوچانە پشتگوێ نەکرێتن وەکو پێشووتری لێ نەکرێتن کێشەکان بە هەڵواسراوی نەمێنێتەوە وەکو ئێستاکی کە هەیە خەڵکەکە بەردەوام لە دڵە ڕاوکێ لە سوتاندون و لە ماڵوێرانیا بێت بۆیە داواکەین جارێکی تر ئەو ماڵوێرانانی کە لە پێشووە بەسەرم ناوچانەیە هاتۆ جارێکی تر دووبارە نەبێتەوە. لە ئێستادا ناوچە دابڕاوەکان لە بەردەم مەترسی تعریبێکی نوێدایە و خورمات و شێکێک لەو شارانەیە کە چارەنووسی بە مادەی 140ەوە گرێدراوە هاوڵاتیان و لایەنە کوردیەکانی خورمات و یەکریزی نێوماڵی کورد بۆ قۆناغی داهاتووی عێراق بە گرنگ دەزانن بۆ پاراستن و بەدیهێنانی مافە دەستوریەکانی گەلی کورد. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و